بە چەند چالاکیەک یادی ڕۆژی گیانی پەنابەران کرایەوە بۆ ئەومە بەسەر شاری سلێمانی بە دروشمی بەخواستی خۆمان نییە ناچار دەکرێن کۆچ بکەین. فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراق ڕۆژی گیانی پەنابەرانی یاد کردەوە و وێڕای خستنە ڕووی چەند ئامارێک لەلایەن فیدراسیۆنەکەوە بەیاننامەیەکە ڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کرا و تێیدا داواکرا هەرچی زووە کار بکرێت بۆ ڕێگری لە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی کورد و هەوڵیش بدرێت چارەنووسی ئەو پەنابەرانە ئاشکرا بکرێت کە تا ئێستا بێسەر و شوێن و هیچ سۆراغێکیان نازانرێت. ئەم یادەمان بەرەز ڕاگەت وە سێ داواکاری سەرەکیمان هەیە ئەوە بوو کە لە بەیاننامەکانە خوێندرایەوە. یەکەمیانەوەیە کە کاری جدی بەپەلە بکرێت بۆ ڕاگررتنی دیپۆرتی پەنابەران. بۆ خۆتانەزان لە ساڵانی ڕابردوو دەرەنجامێکی زۆر خراپی لێکەوتەوە و پەنابەرانی کە بە زۆرم لێ دیپۆرتکرانەوە، هەروەها کاری جدی بەپەلە بکرێت بۆ ئەو بێسەر و شوێن بوانی کە لە ساڵانی ڕابردوو کە لە ڕێگەی دەریایەکە گیانیان لە دەزاوە کۆمەڵێکی زۆریان تەرمەکانیان گەڕێنرایە و ئێرە ئەوانشی کە بێسەر و شوێن بوون. ئێمە وەکو فیدراسیۆنی پەنابەران وە پشکنینی دیێنێ و سامپڵی خوێنی لێکمان ڕەوانی شوێنی ڕووداوەکان کردووە. حکوومەت و نوێنەری وڵاتان لێرە لە هەرێمی کوردستان هاوکارمان بن بۆ دۆزینەوەی ئەو تەرمانی کە لە دەروەی وڵات بە باش ێزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بێدەنگیە بشکێنەوە چیتر ڕێگە نەدات کە هاوڵاتیانیان وەکو ساڵانی ڕابردوو دیپۆرت بکرێتەوە یا ئەو دەرەنجامە ناخۆشانەی لێ بکرێتەوە کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە کە پەنابەر هەبووە کە خۆی کوشتەوە لە ڕابردووشا کۆمەڵێکی کەش هەبووە کە بەهۆی فشار و زەختێکی زۆر کە لە گرتوخانەکانە دایان ناون یا کە دیپۆرتیان کردوونەوە بۆ ئێرە لێرە خۆیان کوشتووە. زیاتر لە 158 هاوڵاتیە کە 54یان لای ئێمە تۆمارە بە بێسەر و شوێن بوو، 52یان مەلەفیان نردومانەتە وڵاتان چکە کۆمەڵێکیان هەیە دوای ڕووداوەکان کە سوکاریان پێ ئەزانن کە پەیوەندی بە ئێمەوەکەن. بۆیە 52یان لای ئێمە ڕوون و ئاشکرایە و مەلەفیان و بەڵگەنامەکانیان لەگەڵ وڵاتانیش قسەمان کردووە. ناڵم لە دەرەنجامی ئەوە تەنها تەرمی 4یان دۆزراوەتە. لە شاری هەولێری ژەریەک لە سەرۆکی ڕێکخراوی فریاکەوتنی ملیپا و سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری ژمارەی ئەو پەنابەرانەیان بڵاو کردەوە کە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. باپەی ئامارەکە 219,468 پەنابەر لە کوردستان هەیە کە بەسەر شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک دابەش بوون. ژمارەی پەنابەران ئەوەی بەڕسمی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆ و لە دەستگا پەیوەندیدارەکان 219,468 پەنابەر هەیە کەمانە دابەش بوون لەسەر شارەکانی هەرێمی کوردستان. لە شاری دهۆک دەست پێ بکەین 22,985 خێزان کە ژمارەیان 81,024 تاکە کەسە. هەولێر 38,469 خێزان کە 109,149 تاکە کەسەوە. سلەیمانی 10,487 خێزان کە 29,295 پەنابەری لێیە. طبعا ئەمانە بەشێکیان لە ناو کەمپن بەشێکیان لە دەرەوەی کەم. لە دوایین راپۆرتی 2016 ئێستا 65,600,000 پەنابەرمان هەیە لە هەموو جیهانە. 51% لەمانە لە وڵاتەکانی عەرەبین و ئەوانەی کە پەنابەرن 54% لەمانە مناڵن و زیاتر لە 100,000 لەو مناڵانە بێباوک و دایکن، یعنی کەسیان نییە بە جیا چوینەوە. ئەمانە چارەنووسی ئەم مناڵانە لە هەموو شت مەترسیداترە. اینجا کە ئەم 54% لە پەنابەری جیهان کە ئەمانە بزانن بە چ شێوازێک وە ئایندەیان چۆن دەبیتن. کەواتە ئەمە ئەگەر بینەوە ئەم وەزعە شی بکەینەوە ئەبینین هەمووی لە ناکۆکە سیاسیەکان. لە ساڵی 2015 4,500,000 تقریبا 4,450,000 کەس بەس لە عێراق پەنایان بردو بۆ وڵاتانی وەکو ئاوارە. لەمانە 9,000,000 لەوان پەنابەرە لە وڵاتەکانی ئۆڕۆپی و وڵاتەکانی تر. بیستی حوزەیرانی هەموو ساڵێگا و کاتە لەگەڵ ڕۆژی گیانی پەنابەران. ئەو ڕۆژە لەلایەن نەتەوەی گرتوەکان لە ساڵی 1950 دیاری کراوە. ساڵانە بانجامدانی چەند چالاکیەک ئەو ڕۆژە یاد دەکرێتەوە و یادکردنەوەی ئەم ساڵیش لە کاتێکدایە ژمارەی پەنابەران لەسەر ئەستی گیان 65,600,000 کەسی تێپەڕاندووە. لەو ژمارەیەش لە 154یان منداڵن و زیاتر لە 100,000یشیان بێدایک و باوک دەژین.
دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.